بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان و خۆشەویستانم، دیارە لە ئەمڕۆیە یەکێک لە دیاردەکان بریتە لەوەی کە خەڵکێکی زۆر قەناعەتی لا دروست بووە، قەناعەتی بۆ دروست کراوە کە لەمسی جنی هەیە و جنۆکە ئەچێتە ناو لاشەی و کاریگەری لەسەر ژیانیدا ئەنێ و حیاتی ناڕەحەت ئەبێ. هەندێک کەس ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە زیادە ڕەویان لەم قەزیا کردووە و هەیان لێ کردووە کە هەر کەسێ سەری بێشێ پێی بێشێ حتمما پەنا ئەبەنە بەر ئەوەی کە ئەم کەسە جنۆکە کاریگەری لەسەر داناوە. ئەگەرچی ئەمە قەناعەتمان وایە ئەگەری هەیە جنۆکە تەئسیراتێکی لەسەر حیاتی ئینسان ببێت و وەساویس بۆ ئینسان دروست بکە و شڕیڕین لە ناو جنۆکە تەئسیراتێک لەسەر حیاتی ئینسان دروست بکەن. بەڵام گرنگە بەلامانەوە کە خەڵکی موسڵمان هوشیارانە تەعامولکە، دڵنیابن لەوەی کە ئەو کەسەی کە باسی ئەوە دووە بکە کە جنۆکە لە ناو لاشەی تۆیە هەیە و ژمارە بڵێ لە عەدەدی جنۆکە، حتمما ئەو کەسە کەسێکی خوێنەوار و عاقڵ نییە، چونکە هیچ دەقێکمان نییە لە قورئان و سوننە باسی ئەوە بکە کە کەسێک بتوانێت ژمارە و عەدەدی جنۆکە دیاری بکە و تەحدید بکە، ئیلا مەگەر کەسانێک نەبن کە ساحر بن. بۆیە عەزیزانم، واتە ساحر بن کە ئەو قسانە ئەکەن. بۆیە عەزیزانم، ئێمە ئەبێ زۆر بە وریانە تەعامل بکەین و کەسی موسڵمان ئەبێ نەکەوێتە ژێر کاریگەری شتانێکی مەجهولەوە. دڵنیابن کە ئینسان زۆر بەهێزترە لە تەواوی جنۆکەکان و شڕیڕینی جنۆکەکانیش، تابەت کەسی ئیماندار کە ئەگەر دوو صیفەتی تیابێ بە هیچ شێوازێک کاریگەری ئەوانەی لەسەر نابێ، ئەویش ئەوەیە یەکەمین دانیان ئیمانێکی قایمی بەخوا هەبێت، دووهەم پشتی بەخوا بەست بێ. إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون. شيطان دەسەڵاتی نییە بەسەر کەسێکە کە باوەڕی بەخوا جەل جەلاله هەبێت و هەروەها پشت و پەنای تەنها خودا بێ. بۆیە بەڕێزانم، هەر حاڵەتێک لە بابەتی دەرونی بۆ ئینسان دروست ئەبێ. ئینسانی موسڵمان ممکنە چاو ممکنە سحر تەئسیرە لەسەر حیاتی ئینسان دروستکە، بەڵام مەسائلی جن و بەو کەیفیەتە بەرفرە نییە، چونکە هەموو ئینسانێکی موسڵمان کۆمەڵە مەلائیکە بە دەوریەوەن پیان ئەوترێ معقبات کە لە قورئانە باس کراوە، له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله. ئینسانی موسڵمان ئەپارێزن، کەوا بوو ئێمە ضرورە ئەو کەسانەی کە بە ناوی ڕوقیەی شەرعیەوە جۆرێک لە بازرگانی ئەکەن و نانی جنۆکە ئەخۆن، ئەبێ ئێمە بە هوشیارانە تەعامل بکەین و هەر کەسێک هات ئەگەر حتا ئەم کەسە نەخۆشیش بێت فعلاً نابێ بە هیچ شێوازە بترسێنرێ، زیادە ڕەوی لەم مەسئلە بکرێ، چونکە هەموو زیادە ڕەوەیەک بە خراپە بۆ سەر گەلەکەمان ئەگەڕێتەوە. ئێمە ئیمانداریش ئەسڵ لە کەسی ئیماندارە پارێزراویە، ئەسڵ لە کەسی ئیماندارە بریتە لەوەی کە خوا جەل جەلاله بە گەورەی خۆی محفوظی ئەکە. ئێمە کۆمەڵە دەقی زۆرمان هەیە، واللهی چوویتە ماڵەوە ئەگەر ڕاست بێ جنۆکە لە لاشەی تۆیە هەبێ، وتت بسم الله دەرگاکەت کردەوە دەرگاکەت داخست، وتە بسم الله لەسەر سفرەکە دانیشتی، ئەبێ ئەو جنۆکەی وجودی نەمێنێ، چونکە دەقی فەرمایشتەکانی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەوە ئەگەێنن کە لەگەڵ وشەی بسم الله جن کۆ نابێتەوە، شڕیڕینی ناو جنۆکە. بۆیە عەزیزانم، ئێمە پێویستمان بە ورەیەکی زیاتر هەیە، بە واقعبینێکی زیاتر هەیە، لەعەلە خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکاتەوە. ئێمە لەم شوێنەوە داوا و دوعای شیفا بۆ تەواوی موسڵمانان ئەکەین و ئومێدەوارین زۆر بوێرانە و جەریئانە لەو مەسائلانە تەعامولکەن و خۆیان نەدەنە دەست شتانێکی مەجهول و حیاتی خۆیان بفەوتێن یا دەست کەسانێکی نەزان و جاهل هەتاوەکو کۆتا بە حیاتیان بێت و بە مەیلی خۆی گەمە بە فکر و بە دەرونی ئەم کەسە بکە. داوا من لە ذاتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە هیدایەتی هەموو لایەکمان بدا و مۆفەق بن ئینشاءالله.